پلانت داناوە لە دنیادا ببی بە مامۆستا بوویت، پلانت داناوە ببی بە مهندس بوویت، پلانت دانا ببی بە دکتۆر بوویت، پلانت دانا ببی بە مامۆستای زانکۆی، پلانت دانا ببی بە دەوڵەمەند ملیۆنەری، پلانت دانا ببی بە سەرۆکی. سەرکەوتنە ئەمانە وانە؟ ئەمانە بە پێوەری ئێمە سەرکەوتنە، بەڵام سەرکەوتنی گەورە ئەوە نییە، بەڵکو ئەڵڵا جەلە جەلالوه لە قورئاندا ئەمانە ناو دەنێ بە گاڵتە و گەپ. ئەمانە گاڵتە و گەپن. وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب. ژیانی دنیا هەمووی گاڵتە و گەپە. وإن الدار الآخرة لهي الحيوان. چونکە ئەم دنیاە هەر چەندی سەرۆت و سامانی تێدا کۆ بکەیتەوە، هەر چەندی شەهادەی تێدا کۆ بکەیتەوە، هەر چەندی خەڵکێکی زۆر بە دوای خۆدا کۆ بکەیتەوە، إلا کۆتاییەکە و سەرنجامەکەی بەجێهێشتنە، خۆ هەتایی نییە. وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون. ئەگەر ئێوە عەقڵتان هەبێت و ئەگەر بیزانن اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو. ئەم ژیانی دنیای بیزانن بی گاڵتە و گەپە. وزینة وتفاخر، هەمووی خۆ جوانکردن و خۆڕازانکردنەوەیە و هەمووی فەخر و شانازیکردنە بەسەر یەکتریدا. وتكاثر في الأموال والأولاد، هەمومان هەڵپەمانە کە چەند ماڵ و سەروت و سامانمان زیاتر بێت و قەوم و عەشیرەت و شوێنکەوتومان زیاتر بێ. ئەمە ژیانی دنیایە. وما الحياة الدنيا إلا متاع الغرور. ئەم دنیایە تەنها خۆشیەکی کاتی و ساتیە و هەڵتان دەخەڵەتێنێ لە ڕۆژی قیامەتتان دەکا. ئاگاتان لێبێ ئەمانەی کە باسمان کردن معنای ئەوە نییە کە تۆ تێتدا نەبێت، بەڵام هەوڵدا ئەمانە بقۆزیتەوە بۆی بیان کەی بە زەخیرە بۆ قیامەتت. وإلا لە ڕۆژی قیامەتدا وەڵڵا لەسەری قەرزدار دەبیەوە لەسەر ئەو هەموو شەهادەی کە هەتا، لەسەر ئەو هەموو دەسەڵاتەی کە هەتا، لەسەر ئەو هەموو سەرۆت و سامانەی کە هەتا، لەسەر ئەو هەموو جوانیەی کە هەتا، لەسەر هەموو عەقڵ و زیرەکیەی کە هەتا، لەسەری پەشیمان دەبیەوە.